دیارە ئێمە ئێستا لە پەرلەمانی کوردستان لیژنەی یاسایی لە بەکۆبوونەوەی بەردەوامدان بۆ نووسینی راپۆر لەسەر هەندێک پرۆژە یاسایی گرنگ لەوانە کە زۆر گرنگە بۆ قۆناغی ئێستا پرۆژە یاسای هەمواری داواکاری گشتی بەهۆی ئەوەی کەوا داواکاری گشتی گرفتیان هەیە و گلەیان لە پەرلەمانی کوردستانە کە ئەکتیڤ نەبوونی ئەم دەستگایە دەگەڕێتەوە بۆ نەبوونی یاسایەک بۆ ئێمە هەوڵ دەدەین لە ماوەی ئەو پشووی ئێستا لە بەردەستماندا راپۆرتی تێروتەسەر لەسەر یاسای داواکاری گشتی ئامادە بکەین و پرۆژە یاسایەکی تر کە زۆر گرنگە ئەو بۆ خوێندکاران لە ماوەی ڕابردوو خوێندکارانی یاسامانیان کرد لەسەر ئەوەی کە بڕیارێکی سندیکا کە بڕیاریدا بوو پارێزەر دەبێت خولێک بکاتەوە ئێمە پرۆژە یاسایەک پێشکەشکرایە کە تیایدا هەمواری یاسای پارێزەراتی دەکەین کە مەرجی پارێزەر بوون تیایدا هەموار دەکرێت ئەمەژی چەکە لەو پرۆژە یاسایانە راپۆرتی لەسەر ئامادە دەکرێت بۆی بتوانین بە زووی مناقەشە بکرێت و پرۆژە یاسای مافی پێکهاتە نەتەوەیەکان لە هەرێمی کوردستان یەکێکە لە پرۆژە یاسایەکانی تر کە دوو دانیشتنمان لەسەر کردەوە چاوەڕێ دەکرێت راپۆرتی کۆتایی لەسەر ئامادە بکەین لەگەڵ هەمواری یاسای عقوباتی عێراقی ئەمیش لە بەردەمی لیژنەی یاساییدا بەلە کاری لەسەر دەکرێت و پرۆژە یاسایەکە کە زۆر گرنگە و ئێمە ئێستا بەردەوامی لە کۆبوونەوەیدا ئەویش پێکێنانی سندوقی داهاتی نەوت و گازە کە راپۆرتی هاوبەش نووسراوە تەنها دوو خلاف ماوە لە نێوان لیژنە معنیەکاندا و ئێمە ئەو ڕۆژە لە کۆبوونەوەیدان بۆی بگەینە چارەسەر لەسەر ئەم پرسە و گەرگەشتنە چارەسەر لەبەر ئەم پرۆژە یاسای سیفە ئیستعجالی پێدراوە زەڕورە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی نائاسایی بکە و چاوەڕێ دەکرێت لەگەڵ ئەم کۆبوونەوە نائاسایی کە بۆم پرۆژە یاسایی بکەین پرۆژە یاسای دانانی پارێزگاری هەڵەبجە کە دیارە بەپێی یاسای ژمارە 3 ئەنجومەنی پارێزگانیە لە هەڵەبجە بۆیە دەبێت یاسایەک بە ئیستیسنا دەرچێت کە سەڵاحیەتی دانانی محافظ و جێگرەکە بداتە ئەنجومەنی وەزیران و ئەم پرۆژە یاسای ئێستا لە حکوومەت ئامادە کرادێتە پەرلەمانی کوردستان چاوەڕێ دەکرێت لەو جلسە ئیستیسنایی خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ و بە زوویش پەسەند بکرێ بۆ ئەوەی بتوانین دانانی محافظ و جێگرەکانی تا 16 دابدرێ و دەست بەکار بن و یاساکە و پارێزگارەکان ئەمری فەرمانیان دەرچوو بێتن و بتوانی پەرلەمانی کوردستان جەلسەی مناقەشەکردنی ئەم پرۆژە یاسایە بباتە شاری هەڵەبجە کە سەڵاحیەتی پەرلەمانی کوردستانە و لەوێ ئەم پرۆژە یاسایە مناقەشە بکاتن هەن وەک اعتیبارێک بۆ هەڵەبجە هەم وەکەوەی کە بۆ بە پارێزگایەکی تازە هەمیش بۆ پەسەندکردنی ئەم یاسای.